کوردستان پەرفێکتە چونکە من زۆر کوردستانم خۆشەوێ کوردستان هیچ کێشە نییە وانە بەنیازی ببیتە پێشکەشکار لە کەناڵێک ئیشی ڕێکلامەکەم چونکە بێ بزانم منیش تەلەبەی زانکۆم ینی بۆ چەند هەفتەی با بینەرەکان لێت قبول بکەن ئەگەر من بچمە ئیستانبول ئێستا فرۆکەخانی ئیستانبول بە بزانم یەکسەر بە سنایپەرە من ئاسوورە هاتەوە شاری جوانیشت هەر داناوە سلێمانی لەبیر نەچووە خەڵکی هەڵێر خوا ڕۆمە بن لەگەڵ من هەموو شارەکانی کوردستان خۆشمەوێ سلێمانی ژیان بۆ حاصل بۆیە لێوێ نووسراوە ئەمەش وەک هەولێری حەز دەکەین کە سلێمانی بی زۆر ئاسایی جیاوازی نییە بەیانی ئەگەر حکوومەتی ئێران هاتن بۆ هەولێر منیان کوشت جارێک ئینستایەکەش تەها کرابوو هەر لەسەرەوە مێسەجم بینیوە وتیان ئێمە لە تورکیاین ئەگەر تۆ ئەکاونتی تۆ دەوێت ئەبێ پارە بۆمان بنێری ئەگەر نا لەسەر هەموو شتێک پۆستەکەین لەبارەی تورکیا و لە دژی کوردستان پۆستەکەین سورە منیش نیو سوورە وابزانم عادەتەن سوورەکان حەزیان بە کشمیش نییە نازم تۆش حەزت بە کشمیشیانە هیچ حەزم لە کشمیش نییە بە قۆت ئەڵێم حەزم لە کشمیش نییە لە بریانی و ئەو شتانە باشترە سادە یعنی لەویان هەر وەگیەشی سوورەکان هەروە سوورەکان هەمووان وای گرنگترین شێت کە زوو لە تو هەستی پێکرا بابەتی زمان بوو هەر لەبەرەوەش دەمە یەکسەر بە زمان دەست پێ بکەم فێربوونی زمانی کوردی لە لای سوورە چەندی پێچ و قڕز بوو قڕز نەبوو ئەزانی چی بۆ من ئەڵێم وەکو چیرۆکەکەم زۆر باش بوو بۆ من چونکە بۆ هەندێکە زۆر قورسە فێربوونی زمانێکی تازە بە تایبەتی کوردی زۆر جیازە لە ئینگلیزی بەڵام بۆ من 10 ساڵ بووم کاتێک هاتم بۆ کوردستان لە 2014 هاتین 10 ساڵ بووم تۆش ئەزانی مناڵ بە خێراترین شێوە فێری زمانەکەنەوە زۆر ئاسانترە بۆ ئەوان منیش خۆم کەسێکی زۆر وەکو سۆشیاڵم ئەمووی لەگەڵ هەموو کەس قسە بکەم یعنی کاتێککە هاتمە کوردستان یەکسەر بینیم ناتوانم لەگەڵ ئەمانە قسە بکەم بە بێ فێری زمانەکەیان بکەم بۆ وێ توانم قسە بکەم ئەجا یەکسەر فێری وەزانم دوای ماوەی 2 ساڵ توانین قسە بکەم بەڵام دوای ماوەی 3 ساڵ کوردەکەم باشتر باش بوو لە نووسینیش هەر کێشەت نییە نووسینی کوردی بووم ینی دەرسم خوێندووە بە نووسینی بە کوردی باوکو دایکیشت وە بزانم مامۆستایی زمانن بەس مامۆستایی زمانی کوردی نین بەس وە بزانم باوکو دایکت کەمتر زۆر خراپن هەز دەکەم لە زمانی کوردی وانە باشە لە ڤیدیۆکانت زیاتر هەست دەکەم سکرێپتێک بیلۆیان دانرابی یان شێوازی قسەکردن یا هەستی پێ دەکرێت کە تازە وشەکە دەردەبڕێت ئەزانی چی لەگەڵ ئەوان هەموو کات وا ئەڵم ئاکسنتەکەی من فلۆوەکەی من زۆر خێراترا چۆن بڵێم من بە شێوەیەکی سلێمانی قساکەم چونکە لە کۆڵانەکانی سلێمانی فێر بووم باوکم دایکم لەگەڵ مامۆستا ئیشیان کردووە ینی ئەوان لەگەڵ ڕێزمان لەگەڵ ڤۆکابیڵەر لەگەڵ وشەکان ئەو شتانە زۆر ئەزانن لەوانەیە من بە شێوەیەکی خێراتر قساکەم بۆیە لەناو ڤیدیۆکانم کاتێککە ئێمە ڤیدیۆکەین هەر ئەگەر بە ئینگلیزیش ئەیکەین من لەسەر ڤیدیۆ ئەتوانم بە تۆزێک مرتاحترم ئەوان تۆزێک ئەبێ ئیش بکەین چەند جارەوە بە جوانی بیڵێ ئەو شتانە بەڵام کوردیەکەیان فولە بەس من تۆزێک خێراتری قساکە بەس باوکم دایکم بنابێ سەیری ئەم بەس باوکم دایکم بەشتی کوردیەکەیان فولە لە سەرەتای ڤیدیۆکانت هەر خۆت بووی دوایی لەو دواییانە دایکت باوکت خوشکەکەت وەزانم برایش شت لە بەشێک لە ڤیدیۆکان دوو براتەیە بەس یەکێکیان زان بەشدارە زۆر شەرمەکە لە کامرا ئەو هەموو کامراکە ئەگرێرە هەرگیز نایەوێت لەناو ڤیدیۆکان بن بەڵام بەڵێ یەکەم جارەوە وەبزانم لەگەڵ خوشکەکەم ڤیدیۆکەم دوم ڤیدیۆکەم شەڕە فرۆشی بینیتە بینیمە لەو ماوەی نوێشت کردەوە لەو ماوەی نوێشت کردەوە ئافرەم دووبارەمان کردووە ئێستش بوو بە ئەوە گەورەترین ڤیدیۆکەی من بوو لە تیکتۆک 4 میلیۆن ڤیو نازانم چۆنشتان بەڵام بەڵێ ئەو ڤیدیۆم کردووە هەموو کەس وتیان ئەو زۆر جوانە ئەم خێزانی ئەمریکی بە کوردی قساکەن ئەنجا نازانم بینیم کە بۆ ڤیدیۆ باقۆترە و جوانترە ئەگەر من لەگەڵ هەموو خێزانەکەم چونکە هەمومان ئەمریکین بە کوردی قسە بکەین بۆیە دەست پێم کردووە وتم دایاتوانی یارمەتی بێ لەگەڵ ڤیدیۆ باوکاتوانی یارمەتی بێ لەگەڵ ڤیدیۆ ئێستش لە دەروی ماڵم لە ئەمریکا ژم بێ ئەوان لە پانەمان ینی هەر کاتێک کە گەڕامە بۆ پانەما یەکسەر ڤیدیۆ دروستەکەین هیچ کات بووە لە ماڵەوە بە کوردی قسە بکەن جگە لە زمانەکەی خۆتان بە ئینگلیزی بەڵێ ئەی چۆن هەندێک کات ڕاهێنانەکەین و بە تایبەتی ئەگەر لە دەرەوەین بۆ نمونە ئەگەر چوون بۆ دوکانێک لە پانەما یان چوینە دەرەوە یان لە ڕێستۆرانتێکە خۆین لە ئەمریکا ئەگەر ویسمان شتێک بڵین بە دزی بە نهێنی بە کوردی قساکەین ئەو زمانێکی زۆر تایبەتە چونکە لە ئەمریکا کەس کوردی نازانن یعنی زمانێکی زۆر باشە ئەگەر ویسمان بڵین وەکو نازانم
ئەو پیاوە کیە نازانم ئەوچی باوکی باش باوکی هەمەیە ئاتەوە ئەو شتانەڵێن ینی سوودی زۆر لە زمانەکەش دەبینێت چۆن ئەی سورە چیت هەیە بۆ ئەو کوردانەی کە لە کوردستان دەژین بە تایبەت لە هەرێمی کوردستان زۆر کات کە دەکەونە بەرامبەر کەسێک زمانەکەی خۆیان لەبیر دەچیان ئەوەی بە کوردی قسە ناکەن بەڵێ منیش تێ ناگەم چۆن ئەو شتانە بێ چونکە بەجددی کوردی زمانێکی تایبەتە و کولتورێکی تایبەتە و هەر کاتێک کە گەنجێکی کوردی لە وڵاتێکی تر لەدایک بووە یان هەر گەورە بوونە لە ئەوروپا لە ئەمریکا و زمانەکەی خۆیان لە بیریان چوو ئەڵێم تراجدیە بەجددی چونکە ئێستا لەم جیهانە لەم وۆرڵد جیهانە تاوە جیهان نانا جیهانە لەم جیهانە کولتوری کوردستان زۆر ناسراو نییە لە وڵاتەکانی تر یعنی ئەڵێم ئەگەر خۆت لە ئەوروپایت و کوردیت خوا کولتورەکەت بیگرە چونکە زۆر جوانە و زۆر گرنگە کە وەک دیاسپۆرەکەی کوردستان گەورەکەینەوە لە وڵاتەکانی تر بۆیە منیش ڤیدیۆکەم بە ئینگلیزی بۆ ئەوەی وڵاتەکانی تر ئەمریکیەکان و ئوروپیەکان ئەتوان ببینن ئەم کولتورە چەند دڵسۆز و چەند جوان ئەی چیت هەیە بۆ ئەوانەی کە کورد نین لە کوردستان دەژین نمونە تۆ بە 7 ساڵ لە کوردستان بووی بە 2 ساڵ فێری کوردی بوو نمونە هەیە لە کوردستان زیاتر لە 15 ساڵە بەڵام دەڵێ کوردی فێر نەبوو ئەوەش لە هەمان شتانە ئەڵێم تراجدیە چۆن شتی وابێ ئەگەر تۆ هاتی بۆ ئەم وڵاتە ئەمەش هەروایە لەگەڵ ئەمریکاش ئەگەر کوردێک بێنە بۆ ئەمریکا بێ فێری ئینگلیزی بن تەواو چونکە ئەوە بە زمانی ئینگلیزی قساکەین هەروەها لە کوردستان ئەگەر لە کوردستان ژیاوی بۆ 10 ساڵ بۆ 15 ساڵ ئەبێ فێری کوردی بیت چونکەوە ئەگەر تۆ لەم وڵاتە دانیشت بووی ئەبێ فێری زمانەکەی ئەمگەی بۆ ئەوەی کۆنەکشن هەبێ لەگەڵ کولتورەکە و زمانێکی زۆر جوانە اینجا کوردی جگە لە ئەو زاراوەی کە ئێستا ئێمە قسەی پێ دەکەین زاراوی کرمانجیش مایە و بەشێک بە بادینیش قسەی پێ دەکەن نێوان لەگەڵ ئەو چۆنە تا ئێستا بەداخوا هیچ نازانم لەو زمانانە کورمانجی و بادینی بەڵام من ئەڵێم ئەگەر ئەتوانم وردە دەست پێ بکەم لەگەڵ فێربوونی ئەو زمانانە ئەڵێم اینجا بۆی بەهڵە دانەچین کرمانجی زاراوەکەیە بادینیەکە شێوەزارە ینی وەک چۆن هەولێری و سلێمانیە بادینیش ئاوە بەس خۆی لە ڕەسەندا کرمانجیەکە هەوە کورمانجی بادینی هەمان شتانەیە بەس دایلەکتێکم باشە ئەجە لەگەڵ هەردووکیان لەگەڵ دایلەکتەکان زۆر گرنگە بۆ من کە فێر ببم چونکە ئەڵێم بۆ ڤیددیوەکانم ئەگەر من ئەمەوێ ڤیددیۆ دروستکەم بۆ کوردستانە بێ ڤیددیۆ دروستکەم بۆ هەموو کوردستان نەک بەس باشووری کوردستان و ڕۆژهەڵات و ئەوانەکە سۆرانی قسەکەن زۆر باشە کە ئێستا لەگەڵ بەس بە زمانی سۆرانی ڤیددیۆ دروستم کردو بۆ چەند میلیۆن خەڵک زۆر باشە و زۆر دڵخۆشم بەڵام ئەڵێم ئەتوانین گەورەکەینەوە بۆ هەموو کوردستان بۆ باکوور و بۆ ڕۆژەبا فۆلۆوەرسی بادینی و کرمانجی هەیە بادینی زۆر کورمانجی وەبزەم زۆر نییە چونکە وەزم تۆ جیاوازترە بادینی زۆر بەیان سۆرانیش تێئەگەن یعنی هەندێک کات ئێمە لە کوێ بووین نازانم چوین بۆ سۆران بەڵ لە ڕێگا کوردێکە بوو کە بەس بە بادینی قسەی کرد بەس یەکسەر وتی سوورە چۆنی ئەتوانی ڕسمێ بگرین بەس منیش هیچ تەنێگەشتم وتی چی وتی چی ئەوە زمانی چی ئەوتیان ئەوە بادینیە دەستخۆش زۆر سپاس شارم کردەوە یعنی بێ فێر ببم چونکە تۆزێک تێئەگەم بەس قورسە بۆ من هەرویستمەوە بپرسم یان یەک تۆست تێ دەگەی تەواو تێ ناگەی وەکو ئەمە ئەگەر وشە ئەڵیت حەوتانە تێئەگەم سێدانە ئەڵێم بەو چی بوو یعنی هەندێک کات بیرۆکەکەی ڕاستەکە تێئەگەم بەس بە جوانی تێناگەم دەی ئەوەشیان هەر باشە بەس ناتوانم هیچ قسە بکەم چونکە ئەکسنتەکە تۆزێک تێگەیشتنەکە سەرەتایەکەی پێویستە ئەوەی تر زۆر ڕەنگە کێشە نەبێ بەس تێگەیشتن زیاتر گرینگە یعنی ئەوەی کە سۆرانی و بادینیە کە لەگەڵ یەک قسە دەکەن تۆزێک عیبێ نەتوان لە یەکتری تێبگەن لە لای ئێمە لە بەشێک لە ڤیددیۆکان دەبینم پەندی پێشینانیش بەکاردەینی ئەوەی کە دەڵێ چەند بێ چەقەڵ نابێ و دەڵێ مار بە قسەی خۆش لە کونێ چۆنە ئەوانە بەکاردێنی ئەمەش زۆر گرنگە خۆم بۆ نمونە چەند بێت چەقەڵ نابێ خۆم بە تەمانی 10 ساڵ 11 ساڵیەوە فێر بووم چونکە زۆر پێم خۆش بوو هەموو کات کە لە کوردستان بووم ئەو شتانە بوو یەکسەر کوردەکان چۆن فێری کوردی بوو چی ئۆتۆمریکی ئەو شتە نازانی واو یعنی زۆر پێم خۆش بوو ئەو شتانە بڵێم بەڵام بە تایبەتی ئێستاش ئەگەر ئەمەوێ پندێکی تازە فێر بمە ئەگەر ئەمەوێ ڤیددیۆکی تازە دروستکەم لەگەڵ ئەو شتانە برادەرەکەم هەیە ناوی کاک دیارە هەر کاتێک کە من بیرۆکەیەکم هەیە بۆ ڤیددیۆک بۆ نمونە ئەڵێم ئەمەوێ ڤیددیۆ دروستکەم لەبارەی کاتێک کە
دایکە ئەم شتاناک و بە نەئاڵەوەیەتە دەرەوە ئەو بە جوانی پێم ئەڵێ بیرۆکێکی چاکە بەس بە ئەم شێوە بیکە ئەمە کورتترە ئەمە کوردەواریە ئەمە ئەوە مەڵێ ئەوە عیبە ئەو شتاناکە و وا بزانە بۆ من زۆر گرنگ بوو چونکە من خۆم گەنجم و ئەمریکیم یعنی زمانی کوردیەکەم باشە بەڵام فول نییە تێگەیشتنی ئەم کولتورە باشە بەڵام فول نییە یعنی هەندێک کات شتێک هەیە کە بۆ نمونە لەوانەیە من ویستم بیڵێم لەسەر ئینستاگرام بەڵام نەمزانی زۆر عیبە یان زۆر بێڕێزە یان ئەو شتانە کاک دیاریش لێرەیە لەگەڵ من و وەکو بە ئینگلیزی ئەڵێن سەیفتی نەت هەر لەوەیە بۆ ئەوەی ئەگەر من شتێک بەرەو لای نەبۆستە سوورەوە ئەوە بڵێ ئەمە بڵێ یعنی هەندێک کار لەگەڵ پندەکانیش ئەو ئەڵێ سوورە ئەمە بیستووە وتم نامانەی چییە وتی بۆ ڤیدیۆ زۆر بەخۆتە فێر ببە ئەنجا باشە فێر بم ڕاهێنانیەکەم ئەو شتانە اینجا ئێستا تێگەیشتی لۆی کە چەم بێچەقەڵ نابێ مانای چیانەوەی ئەوە لە ئاسڵیوە تێگەشتم لە سلێمانی چۆن ئەوە تێگەشتم چونکە هەموو کات کوردەکان یەنەوەڵێن سوورە ئەمریکایان کوردستان خۆشترە منیش ئەڵێم ئەو پرسیارە چۆن وڵاتی خۆم لە ئەمریکای وڵاتی خۆمی تازەکەم کوردستان بەڵام هەموو کات وتم هەردووکیان شتێکی باش و شتێکی خراپیان هەیە چۆن بێچەقەڵ نابێت هەردووکیان کێشەیان هەیە هەردووکیان شتێکی چاکیان هەیە ئەو دەبابینە سەر چالاکیەکانت چالاکی زۆرە لە سۆشیال میدیا دوای ئەوەی سەرتا لای بەشێک لە خەڵکی کوردستان شتێکی سیر بوو کە ئەمریکیەک بە کوردی قسە دەکات دواتر ئەوە بوو کە چالاکیت هەبوو و بە زمانی کوردی بەرگری لە زۆر بابەتی دۆزی کوردی دەکرد کەم جار بابەتی ژیناکان چ ژینای بچووک چ ژینایی گەورە هەردووچیان چۆن بوو بڕیاردا ڤیدیۆیان لەسەر بکەین بەجدی بە ئینگلیزی فرێزێک هەیە وەکو پەندێک وایە it feels like it was yesterday ئەڵێ دوێنێ بوو هەشتا لە بیرمە ئەوە بە ڕوونی هەموو شتێک لەو ڕۆژە هەستم لە خاو دانیشتو بووم لەسەر مۆبایلەکەم هیچ نەبوو یەکسەر نازانم چەند کەس ئەو ڤیدیۆیان ناردووە وەمزەم ڕوودا و یان کەناڵێک وتیان ژینە ئەمە لەبارەی ژینە ئەمنی قساکەم ئەوەی ڕۆژەڵات دیان ئەم چایان کوشت حکومەتی ئێران نا ئەو کاتە وەبزانم هەشتا وەکو زیندوو بوو بەڵام گرتیان ڤیدیۆیەکەتم بینی سەر تا گرتوویان یەکسەر بینیم منیش خۆم کەسێکی زۆر پڕم لە خۆشەویستی و بە تایبەتی بە شێوەیەکی زۆر باقوت ئەمەوێ شتێ بکەم کاتێک کە شتێک ئەبینم کە کێشەی ئەمە چاکیکەم کاتێک کە شتێک ئەبینم کە هەزلیە ئەمە ڤیدیۆ دروستکەم بۆ هەموو کەس ئەمە تێگەی ئەمەوە شتێ بکەم تێدەگەم بۆیە کاتێک کە ئەو ڤیدیۆم بینی وتم ئەوە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە و بە تایبەتی نەک بەس چونکە ئافرێت بوو چونکە ئافرێتی کوردی بوو ئەوە دوو کێشە بوو چونکە حکومەتی ئێران بۆ ژن و بۆ کورد کێشە هەیە یعنی وتم ئەمە زۆر کێشەیەکی گەورەیە بەڵام من خۆم مناڵم منیش کۆمیدی دروستەکەم من ئەم شتانە هی من نییە ئەمە وەکو شتێکی تراژیدی و جدیاتە بەڵام وتم سیرم کردووە لەو کاتە بزانم 150,000 فۆرم هەبوو زۆر زۆرە وتم ئەوەنە خەڵک سێری من ئەەکەن ئەبێ شتێک بڵێم لەبارەی ئەمە ئەو کات لێرەش نەبووی لە کوردستان لە ئەمریکا بووم لە پانەما یەکسەر وتم هەموو کوردستان ئەم خەڵکە کوردستان سێری من ئەەکەن ئەم چەند هەزار 100,000 کەس سێری من ئەەکەن لە ڤیدیۆکانم ئەگەر ڤیدیۆ دروستم کردووە کە بەجدی بوو ئەگەر ئەمە بە ئەم جارە کۆمیدی نەبێ یعنی یەکسەر بێ سکرپت بێ پلان بێ هیچ کامەرەکەس کردمە سەر مێزەکە دەست پێم کردووە لەگەڵ قسەکردن مایکم نەبوو هیچم نەبوو بەس دەست پێم کردووە چونکە دڵی من لەو کاتە شکا و ویستم قسە بکەم بۆ کوردستان بڵێم کە وەکو بە تایبەتی بەتانیە نیت ئەگەر ئێستا کوردەکانی ڕۆژهەڵات ئەترسن ئەڵێن حکومەتی ئێران چیەکەن ئەم شتانە چیە ئێمە بەتانیاین بە کوردستان ئەڵێن no friends but the mountains هەورێنمان نییە بەس هاوڕێمانە جگەل لە چیاکە جگەل لە چی بە کوردی جوانترەوە بەڵام ویستم ڤیدیۆ بکەم بڵێم نانا بەتەنیا نیت سوورەش هەورەی کوردەکانە ئەنجا ئەو ڤیدیۆ دروستم کردووە بە کوردی یەکەم جار دوای ئەوە بە ئینگلیزیش وتم چونکە وتم گرینگە کە ئەم چیرۆکە لە ئەمریکاش ئەتوانن خەڵک ئەتوانن ببینن ئەم چی ڕۆیە چونکە لە ئەمریکا چۆن نازانن ئەم شتانە ڕوویات زۆر خراپە یەکسەر پۆستم کردووە یەکسەر هیچ ئێدێت و شت وابزانم تۆزێک موسیقام کردووە و ڕسمێکی ژینە و پۆستم کردووە ئەوەش یەکەم جارە لە هەموو ژیانمە کە بوو بە 1 میلیۆن ڤیو بە ئەوانە خێرا بوو تێگەی وەکو بە ماوەی 3 سەعات ڤیدیۆی کوردیەکە بوو بە 1 میلیۆن ڤیو وتم بۆ چیەوە یعنی سوورە نەک بەس بۆشتی کۆمیدی و دایکە ئەو بێکی کوردی ئەم شتانە بۆشتی گرنگ ئەتوانم قسە بکەم و بینیم کە خەڵکیش ڕازی بوون
زۆر دڵخۆش بوون لەو کاتە کۆمنتەکان هەمویان زۆر سپاس سورە گیان زۆر سپاس بۆ کاتێک ئەم چیرۆکەت وێت و ئەو شتانە دوای ئەوە دوای 2 ڕۆژ ئینگلیزیەکە بوو بە 1 میلیۆن ڤیو یەکسەر بینیم ئەو یعنی من ئێستا ئەتوانم بە ڕێگای ئینستاگرامەکەم شتێک بکەم بۆ کوردستان و بۆ گەورەکردنی کولتوری کوردستان یەکسەر وەکو نازانم لەو کاتە سێری خۆم کردووە لە ئاوێنە وتم ئەوە کۆمیدیە ئێستا گۆڕاوە وتم ئەتوانم شتێکم بۆ کوردستان نەک بەس بۆ کۆمیدی هەموو شتێک ئەتوانم ئەها لەگەڵ ڤیدیۆکان هەموو شتێک ئەتوانین باسی بکەی و ئەو شتانە یعنی لەوێ دەست پێم کردووە و کۆمنتەکان و هەموو شتێک زۆر گرنگ بوو بۆ من چونکە سێرم کردووە کە بەجددی خەڵک سپاسی منیان کردووە تێنەگەشتە وتم چیم کرد هەر ڤیدیۆک هەر قسەم کرد بەڵام بۆ ئەوان وتێنانە ئەوە ئەمریکیەک بە زمانی خۆمان قسەکە لەبارەی کولتوری خۆمان چیرۆکەکانی خۆمان ئەوەش زۆر گرنگ بوو بۆ ئەوان یعنی وتم ئەگەر ئەوەنە گرنگە بۆ کوردستان کە بە زمانی ئەوەن قسە بکەم ئەبێ بەردەوام بم لەگەڵ ئەو شتانە یعنی هەشتا کۆمیدی دروستەکەم بێگومان سورە خۆ کۆمیدیە و خازلیە ڤیدیۆی کوردی دروستەکەم بەڵام کاتێکە شتێک ڕۆیات یان شتێک ئەبینم کە ئەبێ قسە بکەم لەبارەی ئەوە ئەیکەم کردیشە دووە بزانم هەتا لە ساڵی یادی ژیناش دووبارێت کردەوە هەتا کە بۆمبارانی هەولێریش کرا ژینای بچووک شەید بوو ئەو کاتی ژۆزام هەر ڤیدیۆ لەسەری بەڵێ ئەوەش هەمان شتانە بوو کە هەستم لە خاو ڕۆژێکی نۆرمال بوو هیچ کێشە نەبوو یەکسەر بینیم ڕووداوەکە و بەجددی هاوڕەکەم لێوێ بوو وتم ئەمە زۆر گرنگە ئەبێ ڤیدیۆ بکەم ئێستا ئەم موبایلە بگرە بە قسە بکەم ئەنجەم هاوڕە من لە زانکۆ بووم ئەو کاتە لە دەرەوەی ماڵەکەم بووم ئەو هەورەکەم موبایلەکەی گرتووە منیش دەستێم کردووە بە کوردی و دوای ئەو بە ئینگلیزی ئەوەنیش هەردووکیان بوو بە میلیۆن ڤیو وتم ئەوەنە ئەوە زۆر 1 میلیۆن لە کوردستان زۆرەوە ئەوە لە کە سۆرانی تێئەگەن لەوانەیە چەنە 10-15 میلیۆنە ئەوە 1 میلیۆنیان بینیوە لە یەک ڕۆژ ینی زۆر بێ کوردستان سێریەکەن و هەمویان زۆر دڵخۆش بوون وتیان ئیشێکی جوانەکەیت و ئەو شتانە ینی بەجددی ئەڵێم قورسە چونکە ئەو چیرۆکانە قورسن و جدین و گرنگن بەڵام ئێستا زۆر دڵخۆشم کە ئەتوانم دەنگی خۆم بەکاربێنم بۆ کوردستان پێدوانیە ئەگەر ئەو چیرۆکانە جگە لە کورد هی وڵاتی تر با زۆر بە ئاسانتر دەگەیشتە جیان ئەگەر ئەو شتانە لە ئەمریکا بوو یەکسەر ئەبێ بە national emergency هەموو وڵاتەکانی تر لەسەر سوشل میدیا ئەبینێنەوە ئەو شتانە بەس لە کوردستان نازانم بۆ ناسراو نییە هەر چیرۆکەکە نییە نازانم لە ئەمریکا سێری تەلەڤیزیۆنم کردووە یەکسەر دوایی ژینە گەورە و ژینە بچووک سێری تەلەڤیزیۆنم کردووە هیچ نییە کەناڵەکانی ئەمریکا قسە ناکەن لەبارەی ئەوە چونکە نازانن کەسێک ئەبێ بە ئینگلیزیش ڤیدیۆ دروستکەین بۆ ئەوەی ئەوەنیش دەتوانم بناسێن پێدوانیە ینی پێویستە کوردەکان خۆیان لەسەر خۆیان قسە بکەن چونکە ئەوە تۆزە کەمتر لەوانەیە ببینرێ لە ناو کوردەکان کە خۆیان لەسەر خۆیان بەجواب بێن و ڤیدیۆ بکەن و قسە بکەن زۆر بێکات نازانم کورد هەندێک کاتە بینم شەرمەکەن ڤیدیۆ دروستکەن قسە بکەن لەسەر کامەرە ئەو شتانە وەکو ئێمە ئێستا یەکین زۆر باشە هەر بۆ کوردستانیش تێگەی وەکو ئێمە بە زمانی کوردی قسەکەین بەڵام هەشتە بۆ گەورەکردنی کولتوری کوردستان جوانە چونکە ئێمە ئێستا بەرنامەیەکەکەین بە زمانی کوردی و قسەکەین لەبارەی چیرۆکەکانی کوردستان و ئەو شتانە زۆر گرنگە و وابزانم خەڵکی کوردستان گەنجەکانی کوردستان بە تایبەتی ئەبێ ئەتوان بڵێم دەنگی خۆیان بەکاربێنن دەتوانی دەنگی خۆیان بەکاربێنن بۆ هەر بۆ هەموو شتێک کۆمیدی گۆرانی بێژی ئەگەر ئەو شتاناکی بیکە لەسەر کامێرە و پۆستیکە بە کوردی تەواو بەڵام پێدوانیە بەر لەوەی بۆ کۆمیدیا بۆ گۆرانی بۆ هەر شتێک بەکاری بێنێ پێویستە بۆ دۆزیگەلەکەی بەکاری بێنێ بەڵێ هەموو شتێک دەتوانین بەکاربێنین بۆ کوردستان وەکو ئەوەی من ئەکاونتی من دەست پێ کردووە بە کۆمیدی و ئێستاش هەندێک کات بەشتی گرنگ قساکەم هەمان شتانە ئەگەر تۆ گۆرانی بێژی دەتوانیت گۆرانی بڵێ لەبارەی کوردستان گۆرانیەک بنووسە لەبارەی ژینە گۆرانیەک بنووسە ئەتوانین هەموو شتێ بکەین جگە لەوەش کۆمەڵک چالاکی تریشم دیت دڵم پێی خۆش بوو لە ناو زانکۆ لە قوتابخانە لە زۆربەی شوێنەکانت لە ئەمریکا یان هەر وڵاتێکی تر بێ جاری وایە نمونە ئەو خەڵکانەی کە لەوێن کوردنین فێری هەڵپەرچیان دەکەی ئاڵای کوردستان دەبێ پێیان دەناسێنی چۆنە دەست داوەتە ئەو چالاکیانە ئەوەش زۆر هەموو کات حەزلیە ئەڵێم زۆر باوقۆتە چونکە ریاکشنەکەی خەڵک کاتێکە بەجلی کوردیا ڕۆمە دەرەوە کاتێکە دەست پێ بکەین بە هەڵپەرکی ئەو شتانە زۆر جوانە بەجلی دەموچاویان
ئەم ئەمریکی ئەو شێتە چیەکە چونکە زۆر سەیرە من ئەمریکیم بێگومان خەڵکی کوردستان نیم بەڵام ئەیبینن ئەم جلانە ئەو شێوازەی دانس و هەموو شتێکەکەم و بۆ ڤیدیۆ بەبزانم باقۆتە چونکە بە تایبەتی وەکو وتم کاتێک کە کورد ئەمریکیەکە بینێن بە کوردی قساکە پێیان خۆش بوو وتیان زۆر دڵخۆشین سپاسی تۆ ئەکەین سوورەگیان یعنی ئەگەر منیش ئەتوانم کولتوری خۆیان بگرم و بێنم بۆ ئەمریکا و بە جانتەکەم بە گیرفانی شەرواڵەکانم بێنم ئەڵێ شتێکی گەورەیە بۆ ئەوەی خەڵکی ئەمریکاش ئەتوانن ببینن کە ئەم پارچەی جیان وەکو پڕ لە شەڕکردن و داعاش و ئەو شتانە نییە ئێمە لێرە کوردستان ئەوە شوێنێکی جوانە ئەمە هەڵپەڕین و جلی کوردیمان ژیانی تێدا ژیان هەیە ژیانێکی خۆش بۆیە ئەڵێم گرنگە کە ئەو پارچەکانی کولتوری کوردستان بێنین بۆ ئەمریکا چونکە ئێستا لە ئەمریکا ئەگەر تۆ ئەڵی عێراق ئێران ئەڵێ وی ترسان چونکە هەر لە تەلەڤیزیۆن سەیریەکەن ئەڵێن کەس ئەکوژن و داعاش لێوێ و شەڕەکەن بەڵام من ئەزانم لێرە بووم بۆ 7 ساڵ کێشە نییە لە کوردستان زۆر جیاوازە لە عێراق و تورکیا و سووریا و ئێران زۆر جیاوازە کوردستان لەناو ئەم سنوورە بەڕێگای پێشمەرگە و بەڕێگای حکوومەتی KRG و ئەو شتانە زۆر جوانە و ژیانەکە وەکو ژیان هەیە وەکوێتێ ینی بۆ من گرنگ بوو کە شتەکانی خۆش لە کولتوری کوردستان بێنین بۆ ئەمریکاش ئەی چه هەستێک تێ کاتێک دەبینی شوێنێکی وەک کوردستان چواردەورەکەی بەو شێوەیە کە باسی دەکەی هەمووی شەڕە و بەو شێوازە ژیانکردنەوە کوردستان لەناو ئەو سنوورانە شوێنێکی وای لێ دروست بوو کە شوێنی ژیانکردنە شوێنی جوانیە هەموو کات سپاسی خودداکەم بۆ ئەم باشووری کوردستان بۆ ئازادەکەی باشووری کوردستان هەستش 100% نییە هەشتا ئیژماوە بەڵام هەموو کاتەڵێم ئینشاءالله ڕۆژی بێتەوە کە هەر چوار پارچەکانی کوردستان ئەتوانن ببن بە کوردستان یەک پارچە هەموومەک ئەزانی دوو کۆدووە کاتە یەک ئینشاءالله ڕۆژی بێتەوە کە کوردستان یەک پارچە بێ و بەجگەی حکوومەتەکانی تر عێراق و ئێران نییە هەر کوردستان یعنی ئێستا ئەڵێم ئەمە سێرەتای وەکو دەستپێکردنێکی شتێکی زۆر گەورەیە ئێستا وردە دەستپێکین ئێمە پێشتر هیچ نەبوو ئێستا شتێکەیە و دواتر زیاتر دەبێت گەورەتر دەبێت پارچەکانی کوردستانە بێمە وڵاتێکی ئازادی ڤیدیۆیەکی شت بڵاو کردبووە بە هەر 10 دەنگت بەوەی دەدا کە کوردستان وڵاتە سەربەڵایی بینیم جگەلەوە زانیاریشت باشە لەسەر مێژووی کورد و وابزانم بە تایبەت لە باشوور هەندێک وێنەتم بینی لە تەمانێکی زۆر بچووک چویتە ئەمنە سوورەکە چویتە هەڵەبجا زانیاری چێ لەسەر بابەتی سەردەمی ڕژێمی بەعس و سەدام حوسێن ئەوەش ئەبێ یەکەم شت بڵێم کە ئەوە ئیشی باوکم و دایکم بە تایبەتی کاتێک هاتیم بۆ ئەم وڵاتە وەکو تۆ ئەزانیت هەندێک کات کەسەیە کە ئەچن وڵاتێکی تر فێری زمان نابن سەیری شتێکی ئەو وڵاتە ناکەن هەر لە ماڵەوە دانیشتە بوون بە ئینگلیزی قساکەنەوە یان بە زمانی خۆیان بەڵام باوکم و دایکم وتیان ئەم کولتورە جوانە چیرۆکەیەکیش مێژوویەکی زۆر پڕیان هەیە پڕ لە شتی خراپ و پڕ لە شتی باش بەڵام مێژوو هەیە ئەبێ ئەم مێژووە فێر ببیت ئەگەر لەم وڵاتە ئەژین یعنی یەکسەر بە تەمانی بۆم ئێمە بۆ لەگەڵ باوکم بە تایبەتی کاتێک کە کوڕی باوکم ینی من لەگەڵ دوو برەکانم کاتێک کە بووین بە 13 ساڵ من و ئەو هەر ئێمە دوانە چوین بۆ هەڵەبجا و چوینە ناو مۆنیمنتەکە پێشتر بوتیان نابێت بڕۆی چونکە شتێکی بۆ مناڵ خراپە نابێت سەیریکی بەڵام کاتێک کە بووم بە 13 ساڵەتی وەرە ئەبێ سەیریکی گرنگە یعنی ئەوە بەدەستی باوکم و دایکم زۆر گرنگ بوو و بۆیە وابزانم ئێستاش بە تەمانی 20 ساڵ توانم لێرە دابنیشم و بە کوردی قسە بکەم و لەبارەی کوردستان قسە بکەم چونکە ئەو خۆشەویستیە کە هەمە لە ناو دڵم بۆ کوردستان بە ڕێگای و بەدەستی باوکم و دایکم هاتووە چونکە ئەوان وتیان من 10 ساڵ بووم ئەگەر ویستیان بڵێن نانافێری زمانی کوردی مەکەوە ئینگلیزی قساکەین ئەتوانن بەڵام وتیان نانا هەرێمجیان کەیڵەبیجیان بڕۆ دەرەوە بە زمانی کوردی قسە بکە بڕۆ بۆ ئەمنە سوورەکە با بڕۆین بۆ هەڵەبجە با بڕۆین ئەو شتانە و وابزانم زۆر گرنگ بوو ئیشەکەی باوکم و دایکم چونکە ئێستا بە ڕێگای ئەوان خۆشەویستێکی زۆر گەورەم هەیە بۆ کوردستان و تۆزێک زانیاری تر ئەتوان بڵێم وەکو زانیاری ئەزانم زانیاری دەزانم تا دەزانم ئێمە لە هەولێری دەزانم جیاوازی ئەزانم دەزانم زانم لەبارەی کوردستان یعنی بەڵێ بە تەمانێکی زۆر چووکیەوە چوین بۆ ئەمنا سوورەکە و هەموو چیرۆکەکانم خوێندووە لەسەر دیوارەکان وسراوە چیرۆکەی ئەم کوڕە 15 ساڵ و تەمانیان گۆڕاوە بۆ 18 بۆ ئەوەی ئەتوانم بکوژن و ئەو شتانە ئەوانم خوێند و بینیم کە چیرۆکەی کوردستان هەر وەکو ئەو کوردستان زۆر خۆشەوە نییە
چیرۆکەیەکی مێژوویەکی زۆر پڕە لە شتی دڵتەنگی و تراجدی و کوشتن و ئەو شتانە بە تایبەتی لە کاتی سەدام بۆ نمونە هەڵابجاوەش هەر کاتێک کە ئەچم لێوێ ئەڵم زۆر وەکو بە ئینگلیزی لێنێت هەڤی لەسەر دڵت نازام قورسە بچیت ئێوە بەڵام گرینگە چونکە ئەوە ئەی بینیت کە بۆ 100 ساڵ کوردستان شەڕیان کردووە و هەشتا ئەوەنە کولتورێکی جوانە و بەهێزن تێگەی ینی بۆ من هەر کاتێک کە چوومە ئەمنە سوورەکە و چوینە هەڵابجا و دوای ئەوەش هەفتەیەک لە ماڵ پێش چوین بۆ بارزان و ئەو مۆنیمنتی بارزان ئەوەش 8,000 کەس بوو کە بەڵیان لەو کاتە هەموو کات کە سەری ئەو شتانەکەم ئەڵێم وابزانم تۆزێک ڕێزێکی تر ئەگرم بۆ کوردستان چونکە ئەی بینم کە ئەم کولتورە شەڕیان کردووە بۆ ئەم شتانە و ئێستش تۆ لێرە دانیشتو بووی بە جلی کوردی و ئەڵێم ئەوەش دیارەیەکی خوددایە بۆ کوردستان کە ئەوە زیاتر لە 100,000 نزیکی 200,000 کوردیان کوشت لە کاتی سەدام و ئێستش هەشتا توانی لێرە دانیشتو بین لە کوردستان بە کوردی قسە بکەین و بە جلی کوردی دەست خۆش بێ بێگومان قوربانی زۆر دراوە بۆ ئێو خاکە ئازاد بێ و کوردەکانیش بتوان بە ئازایی تێیدا بژین خۆشەویستیەکەت ئەوەندە زۆرە بۆ کوردستان تەنانەت تاتوەکانیشێت هەمووی بووە بە کوردستان وەبزانەوەیان تاتوێکی نوێیە ئەمە تاتوێکی تازەیە دەتانی بۆمان باز بکەیت بەڵێ چەند تاتوی کوردیم هەیە لەسەر هەمووی بەڵام ئەمە تازەکەیە ئەمە هەمووی بە یەک پارچەمان کردووە لێرە لە خوارەوە ئەمە وەکو تۆوێتی پێکاری ئازادیە چونکە ئەمە وەکو دەستی ژینە ژیان هەر ئافرەتێکی کوردی بە تایبەتی چونکە چەند دانە هەیە وەکو بە تایبەتی ژیان ئازادی لە ژیانەوە لێرە لایف هەیە گوڵ و نەرگیز و ئەو شتانە هەیە دەستێکی ژن ئازادی ئەگرێ وتم جوانە وەکو ڕسمێکی جوانە نیشانەیە شاری جوانیشت هەر داناوە سلێمانی لەبیر نەچووە ئەوەش سەیری کە ئەمە ڕێکلام نییە بۆ هۆتێڵی شاری جوان بەشتی هەرگیز شەوەکم نەخەوتو لەو شوێنە هەر وتم ئەموێ بینایەکی زۆر بەناوبانگ لە سلێمانیەوە بیکەمە سەر ئێرە بۆ ئەوەی ڕوون بێ کە من لە وەک ئایکۆنی شاری سلێمانی ئایکۆنی سلێمانی ئێگزاکتلی ڕێک یعنی ئەوە کردمە سەر ئێرە ئەمەش گەڕەخی چوارچرایە و شەخەکانی زاگرۆسن ئەوەی تریش ئەی ڕقی بەسەرەوە نووسنی یەکەم ڕستە ئەمەش نەرگیزە ئەمانەش هەموویان نەرگیزن حەوت دانم هەیە چونکە لە کوردستان ژیان بۆ 7 ساڵ و لەگەڵ ئەمە چیە بە کوردی باردوایر ئەمە پێی دەڵێن دڕک لێیە چونکە نەرگیز گوڵێکی ئازادیە بەڵام کوردستان 80% ئازادی نییە ینی هەشتا ئەم شتانە هەیە وەک سنوورەکان و ئەو شتانی کە لە دەور و بەرمایە ینی ئەمە وەک سنوورەکەی ئەمە بۆ نمونەلەوانێ ئەمە سنووری ئێرانە بەڵام کوردستان هەشتا زیندوڵەکەیە سێکی زوان کردووە تا دەست خۆش بێت جوانە ئیشەکەی ئەو پیاوە زۆر جوانە جگە لەوە تاتۆی سلێمانی شتێوە بزانم لە لامرێت بژی کوردستانەکەشم بینیوە لە ئێستا دەرناکەین نانە پێویست ناکە خۆم داوێن پێویست ناکە وە بزانم تازە کە سەریش تۆزێکاوە لێ کرد هەستم کرد خۆرێکیش لە پشت سەرتە خۆرە ئەوەشیان خۆری کوردستان لەگەڵ لێرە بە تایبەتی نووسیم سلێمانی چونکە لە سلێمانی ژیاوم خەڵکی هەڵێر توخوا توڕوا مەبن لەگەڵ من هەموو شارەکانی کوردستان خۆشمەوە و تایبەتە لە دڵی من نانە هەر جیاوازی سلێمانی ژیاوم بۆ حاڵسە بۆیە لێوێ نووسراوە ئەمەش وەک هەولێری حەز دەکەین کە سلێمانی بی زۆر ئاسایی جیاوازی نییە هەولێری بێ سلێمانی کەس بتیان ئەی هەولێر بۆچی لێرە نووسراوە وتم چەم چەماڵ لێرە لێرە بە هەموویان پڕە شوێنم نەبێت بابینە سەر بابەتی بلۆگەری دەستپێکردن وەک بلۆگەرێک وەک کەسێکی ناسرااو دەتوانین بڵێن وەبزانم ئەوەی کە بینیم و بە دوای شتەکاندا گەڕام ئاواتێکی منداڵیت بواردە بچووکیەوە حەست کردووە ببیە کەسێکی ناسرا و خەڵک سەیرت بکەن لە تەمەنێکی بچووکەوە ئایا ئەگەر وەبزانم سەرەتا بە ڤیددیۆی ئینگلیزی گۆرانی تۆمار کرد بوو بڵاوت کرد بۆەوە ڤیوێکی زۆر کەمی واد دوایی دەست داوە سەر ڤیددیۆی کوردی یەکەم ڤیددیۆی کوردی کە بڵاوت کردەوە چۆم وەبزانم بەهۆی بیرکردنی کوردستانەوە بوو بەڵێ من لە دەروی کوردستان لەو کاتە 2021 مانگی 4 لە کوردستاندا ڕۆشتین بۆ ئەمریکا لە ئەمریکا مانگی حوت مانگی 6 یعنی 2 مانگ دوایەوە کە ڕۆشتین بۆ ئەمریکا دانیشت بووم وەبزانم 1000 فۆرم هەبوو هەر بە ڕێگەی شتێک نازانم بەڵام
بیری کوردستانم کردووە وتم ئەمە شتێ بکەم بە کوردی ئەمە ببینم ئەگەر ڤیدیۆک نازانم ڤیدیۆ جوان بێ یەکەم ڤیدیۆ ئەمە بوو سورە وتی ناو چییە سورە ناوی سورە نییە ناوم هەرێمە سورە ئەوە چیەکەی هەر ئەوە ئەڵم ناوم سورە نییە ئەنجا ئەڵێن سورە ناوم سورە نییە ئەڵێن سورە یەکسەر هەموو کۆمنتەکان نووسراوە سورە گیانەوە چیەکەی سورە دەستخۆش سورە سپاس یەکسەر وتم نانا هاوریان تخوا ناوی من سورە نییە بەڵام ئێستا وابزانم بوو بە ناوی خۆم ئێستا کەس نازانێ هەرێم چێە هەرێم چێە پرسیارێک لێرە لۆ من دروست دەبیت ئەگەر هاتوو سوورەکە ڤیدیۆی بە زمانی کوردی بڵاو کردەوە بۆ کوردستان ڤیدیۆی کرد ئەگەر ڤیود ئەوەندە زۆر نەبە و بینەرد ئەوەندە زۆر نەبە هەر بە هەمان شێوەی ئێستا کوردستانت خۆش دەویست یان و کات جیاوازتە بوو چونکە ڕەنگە بەهۆی ڤیدیۆکانت زیاتر تێکەڵ بووبی ڕەنگە ئەگەر ئەو ڤیدیۆیانن نەکرد بە ئایا هەمان خۆشەویستی ئێستات بۆ کوردستان دەبوو ئەتوانم ئەمە بڵێم ئەگەر ڤیوم نەگرتووە لەوانەیە بەردەوام نەبم لەگەڵ دروستکردنی ڤیدیۆ بەڵام خۆشەویستیەکە پێش ڤیدیۆ ئەوە لەوێ یعنی ئەوە تەواو بۆ هاتایە لەناو دڵم بوو تێگەی بەجگەی ڤیو و ڤیدیۆ ئەو شتانە لە تەمانی 10 ساڵیوە تا ئێستا و تا ئەمرم خۆشەویستێکی گەورەم هەبێ بۆ کوردستان ئەگەر ئێستا لەم داقیەوە ڤیدیۆکەم ئەکاونتەکەم بان بووە و ڤیدیۆ دروست ناکەم تەواو هەشتا بەردەوام بە لەگەڵ خۆشەویستیکە کوردستان بەس لەوانەیە ڤیدیۆ دروست ناکەم چونکە ئەگەر ڤیو ناهێنە لەوانەیە ئێمە نەیبینین بەس هەر لە لای خۆت ناکەن گرنگ نییە ئیشی گرنگ نییە بەڵام یەکسەر بوو بە میلیۆن ڤیو 500,000 ڤیو ئەو شتانە بینی وتم لەوانەیە ئەمە گرنگە ئەبێ بەردەوام بم چونکە خەڵکی کوردستانیش ئەڵێن ئیشی جوان کردووە ئەڵێن ئەم ڤیدیۆ هەزلی ئەڵێن ئەم ڤیدیۆ جوانە ئۆکەی باش با ڤیدیۆکی تر دروستکەم با ڤیدیۆکی تر دروستکەم و دوای ئەوە بوو بە دروستکردنی ڤیدیۆش ئێستا خۆشەویستێکی هەیە بۆ دروستکردنی ڤیدیۆ و ئێستا زۆر حەزم لەو شتانە بەس پێشتر زۆر نا بەس ئێستا وابزانم تۆزێک زیاتر فێر بووم سەرەتای دەرکەوتنت پێشوازی خەڵک زۆر باش بوو لێت و هەتا لە دەرەوەی وڵاتیش بووی لە ئەمریکا و پەنەما و هەر شوێنێک بووی هەر خەڵک هەمووی خۆشەویستی و پڕۆ بەڵام هەز دەکەم لەو دووسێ ڕۆژانەوە هەفتەیە کە هاتیەوە تۆزێک بەریەکەوتن دروست بووە ینی بە تایبەت لەو دوایی سەردانت کە هاتی هەولێر نمونە تۆزێک لە خەڵک گوتیان بۆ یەکسەر چوویتە هەولێر بۆ نهاتیە سلێمانی حەز دەکەم خۆت باسی ئەو شتانە بکەیت چونکە قسەی لەسەر دەکرێت بەڵێ منیش زۆر گرنگەکە لەبارەی ئەمە قساکەین و بە کوردیش زۆر گرنگە چونکە سورە من خۆم ئاجنەبیم دووەم شت گەنجم سێم شت سێری شتی پۆلیتیک ناکەم یعنی بەجدی کاتێککە هاتمە ئێرە بۆ نمونە لەم داقیەوە ئەگەر تۆ لە لای یەک حزبیت و ئەم کەناڵ هیچ شتێکە و هی لۆنێ هی ئەم پارتیەن هی ئەم پارتیەن هی ئەم هەسبا و ئەو شتە من نازانم هەر هاتم بۆ ئەوەی قسە بکەین بۆ بەرنامەیەک بەجدی یعنی من بە ئینگلیزی ئەڵێن نایف من ئەو شتانە نازانم هەر یێمەوە خۆشویستێکی گەورەم هەیە بۆ هەموو کوردستان یعنی سورە لە لای یەک حزب نییە لە لای یەک شار نیم من بەس خەڵکی سلێمانی نیم من بەس لە لای هەولێر نیم هەر بە ڕێگای فڕۆکەخانە هاتم بۆ هەولێر چونکە فڕۆکەخانە تیکتەکان تۆزێک هەرزانتر بوو ئەگەر ییتەوە بۆ هەولێر یەکەم جارە بۆیە هاتم بەڵام بەجدی ئەموێ سەردانی هەموو شەرەکانی کوردستانی بکەم و ئەمە بچم بۆ ڕۆژەڵات و بۆ باکوور و بۆ ڕۆژەوا بەس ئێستا بە ڕێگای ڤیسە ئۆشتانە چونکە ئەمریکیم ناتوانم بەڵام زۆر گرنگە بۆ من کە خەڵک تێئەگەن کە ئەگەر ڕستمێکە بینن کە ئەڵێن ئەوە سورە لە شوێیە ئەوە چوو بۆ ئەم شوێنەوە لەگەڵ ئەوانە نا من لە پشتی کوردستانم من یەک ئاڵم هەیە ئاڵی کوردستان تەواو وابزانم سوودیشی زۆر باش بۆ سەردان بۆ هەولێر بێخاڵی شت بینی و چویتە سۆران و چویتە بارزان و هەندێک شوێنی گەشتیاری زۆر باش بینی وابزان پێشتر نەتبینی بوو بەڵێ چونکە زۆر بێکات لە سلێمانی بووین ینی چوین بۆ هەڵابجە و چەند جار چوین لە بەڕێگای هەولێر چوین بۆ لە ناو کەرکک و ئەو شتانە ئەمەش یەکەم جاگوو من کە چوینە بارزان و بێخاڵ بە تایبەتی و ئینشاءڵڵا ئەڕۆین بۆ زاخۆ ئەمە بچین بۆ زاخۆ بەس تۆزێک دوورە وایە هەر زاخۆ دوورە شتێکی تریش بابەتی ڕێکلامەکانت لەو ماوەیە بە تایبەت ڕێکلامێکت کرد بۆ وەبزانم کۆمپانیایەکی ئۆتۆمبیل بوو کە دەتگوت سیارە ڕێکلامیت کرد بۆ کۆمپانیایەکی ئۆتۆمبیل جگە لەوە کۆمەڵی ڕێکلامی تریشت کرد بەشێک لە خەڵکی هەر لە سۆشیال میدیایەکەی خۆت ئەوە هەیە ینی کۆمنت دەنووسن پێیان وایە کە سوورە بۆ پارە ئەو کارە دەکە ئەوەش زۆر گرنگە دوێنێ لە پۆدکاستی ترم بوو قسم کردو لەبارەیەوە بە ئینگلیزی بوو بەڵام زۆر باشە بە کوردیش قسە بکەین لەبارەی ئەمە چونکە ئەبێت تێبگەن سۆشیال میدیا
لە کوردستان زۆر زعیفە پارە نییە لە ناو سۆشیال میدیا ئێستا زۆر پارەکەی کوردستان لە تەلەڤیزیۆنە و لە گۆرانیە لە ئەو شتانە کۆمپانیا ئەگەر دوکان دروستەکەی بزنس لە ئەمریکا ئەگەر من ڤیدیۆی ئینگلیزی دروستم کردووە بەناو بەموم لە ئەمریکا یەکسەر بۆ نیوەی لە ڤیوەکان کە ئەگرم بۆ 50,000 ڤیو پارەی زۆر وەرەگرم لە ئەمریکا پارەی زۆر زیاترە یعنی کاتێک کە من بە کوردی ڤیدیۆ دروست دەکەم ئەبێ بزانی ڕوونە کە من بۆ پارە ئەم ئیشە نایکەم چونکە پارە زۆر نییە لەوێ ئیشی ڕێکلامەکەم چونکە بێ بزانن منیش تەلەبەی زانکۆم وایە من ویستم هەر ئەوە بڵێم ینی ڤیدیۆکردنەکەت ئەو هیچ شتێکی ئاساییە بەڵام ڕیکلامەکە هەر دەچێتەوە بواری پارە پەیداکردن بەڵام هەروەک خۆت گوتت خۆت قوتابی و بەشتی گرنگە بۆ من کە ئەکاونتەکەم پڕ نابێت لە ڕێکلام چونکە هەندێک کەس بینم لە سۆشیال میدیا و هەر هەموو پۆست ڕێکلامن و بەشتی ئاکتیڤ نییە جوان نییە یعنی من هەندێک کات ڕێکلامەکەم بەڵام بۆ من گرنگە کە ڕێکلامەکە هەندە شتی کۆمیدیش هەبێ لەناوە بۆ نمونە ئەو ئۆتۆمۆبیلەکە کلاسی کار ڕێنتەڵز دەستپێکردووە لەگەڵ شتێکی کۆمیدی و دوایەوە باسی کۆمپانیا کردووە بۆیە ئەوەنم کردووە ئەو ئیشەم کردووە و هەندێک شتی تریش ڕێکلامە کردووە بەڵام بە تایبەتی بۆ ئەم مانگ کە هاتمە کوردستان ڕێکلامەکەم چونکە لە دەروەی وڵات ناتوانم زۆر ڕێکلام بکەم بۆیە ئەم کاتە تایبەتی زۆرتر ڕێکلامەکەم بەڵام دوایەوە کاتێک کە گەڕامە بۆ ئەمریکا دووبارە هەر دەست پێ بکەن لەگەڵ دروستکردنی ڤیدیۆی کوردی و تەواو ڕێکلام نابێت چونکە هەر نابێت لە دەروەی وڵات ینی بۆ چەند هەفتەیە با بینەرەکان لێت قبول بکەن پێیان ئاسایی ئەوڕێکلام با پارەکە بگرم بۆ ئەوەی فەقیر نابم لە ئەمریکا چونکە ژیانی ئەمریکا زۆر گرانە من ئێستا بۆ ئینشۆرەنسەکەی سیارەکەم $300 پارەیەم هەموو مانگانەیە $300 ئەوە لێرە نیوەی معاشەکەیە چونکە ژیانی کوردستان و بزانم ژیان وەکو لەگەڵ ئەو کوڕانە قسەم کردووە دوێنێ وتیان ئەگەر تۆ $600 هەیە بە معاشەوە لێرە لە کوردستان ئەتوانی بژی زۆر ئاسایی لە ئەمریکا ئەوە ناتوانین لە ماڵی باوکو دایکی دامیشی لەو پارەیە ئاگادارم دەبێ هیچ نەبێ $3,000 هەبێ سەروی 3,000 ئەوە زۆر بە ناڕەحەتیش دەژی ئەگەر نەسەری 5,000 منیش خۆم لە ئەمریکا ئیشەکەم لە ڕێستۆرانتێک ینی پارەی خۆم وەرناگرم لە ڕێکلام ئەوە زیایە من ئیشی خۆمەکەم لە ئەمریکا ینی بەڵێ بۆ پارە نییە و ڕوونە بۆ ڤیوز و بۆ پارە نییە چونکە کوردستان لە ناو دڵی من بوو پێش وەکو تۆوتێ ڕسمم هەیە بە 10 ساڵیوە 12 ساڵیوە 13 ساڵیوە چوون بۆ ئەمنە سوورەکە و لەگەڵ ئاڵای کوردستان ئەوە دانیشتو بووم یعنی ئەو خۆشویستیە بۆ کوردستان زۆر پێشتر لە پارە و سۆشیال میدیا و بەرلەوەی هەر گەورە بی و ڤیدیۆش بکەیت ئێستاش کاتێککە دەست پێم کردو لەگەڵ ڤیدیۆ بینیم کە بە ڕێگای ڕێکلامەوەتانم تۆزێک پارە بۆ وەکو بکەمە کارەکەی خۆم چونکە من ئەڵێم ئەگەر ئەتوانم لەگەڵ سۆشیال میدیا پارە وەربگرم ئینشاءڵڵا ڕۆژێک بێتەوە کە ئەتوانم لە کوردستان دابنیشم وەکو ئەمە ببێت بە کاری خۆم بەڵام ئێستا ئەبێ ڕێگەکە بدۆزیمەوە ئەبێ ببینم ئەگەر وەکو نازانم شێوەیەک هەیە کە پارە بگرم بە شێوەی ڕێکلام یا بە شێوەی نازانم شتێک هەیە بابەتێکت کردەوە منی شتێکی لێ دەزانم گوێم لەوە بگوتیان بەنیازی ببیتە پێشکەشکار لە کەناڵێک پرۆژەی ئاوا هەیە بەڵێ پرۆژەی هەیە بەڵام ناتوانم باسی کەم چونکە هەشتا ئیشی کۆنتراکت و هەموو شتێکەکەین و بەرنامەکەش 100% تەواو نەبوو یعنی ئەبێ سێری بکەین و بزانین چۆن بوو بەڵام کەناڵەکە شەر لە هەولێرە تۆزێک زانیاریم هەیە من ئەوە ڕیسەرچی کردووە زانێ بەڵێ ڕاستەکەیت کەناڵێکی هەولێری ئێمە کەناڵێکی کوردستانە بە شوێنەکەی لە هەولێرە کەناڵەکان هەمووی موڵکی هەموو کوردستان و بەشتی بەڕای من ئیشێکی زۆر جوانمان کرد بەڵام هەشتا ئەبێ 100% بۆ ئێدیتینگ و بەردەوامی لەگەڵ چۆن و ئەو شتانە چونکە تۆش زانی ئیشی تەلەڤیزیۆن ئیشی سۆشیال میدیا نییە یعنی ئەبێ بە جیاوازی ستایلێکی جیاوازی دروستکەم یعنی لەوانەیە پرۆژەکە بە هەشتا چەند مانگیەوێ بۆ ئەوەی تەواو بێ بەڵام ئینشاءڵڵا بەرنامەیەکە یان پرۆگرامێکە بینن لە داهاتوو لەگەڵ سورە و کەناڵی کوردی ئینشاءڵڵا نازانم اینجا با بچینە سەر بابەتێکی تر مەترسی ئەو مەترسیانەی کە ڕوبەڕوود بۆتەوە بەهۆی ئەو ڤیدیۆیانەی کە دەیکەین ئێمە کە کوردین جاری وایە ئەگەر قسە لەسەر نەتەوە بکەین تووشی مەترسی دەبینەوە جاچێ ئەوەی کە کەسێکی ئەمریکی قسە لەسەر بابەتی کوردبوون بکە بە تایبەت نمونە وڵاتی تورکیا هیچ کێشەت هەبوو لەگەڵ وڵاتی تورکیا بەردەوەی بچینە سەر بابەتی وڵاتی تورکیا یەک شتی تریش بڵێم وابزانم جارێک ئینستایەکەش تەها کرابوو هەر لەسەرەوە بەڵێ ئەوەش دەزانم هەمووی زانی ئۆکەی بەڵێ حاکتەکە ئەوە قساکەین یەکەم جارەوە چونکە ئەوەش هۆ تورک هەر تورکە هەر گرینگە
زۆر لە بیرما چونکە لە ئەمریکا دانیشت بووم لەو کاتە زۆر نزیک بووم لە 100,000 فۆلۆوەر زۆر نزیک بووم وە بزانم لە 9,000 فۆلۆوەرم زۆر دڵخۆش بووم بم بە 100,000 فۆلۆوەر ئەنجا یەکسەر مێسیجێکم بینیوە وتیان تۆ وەکو کۆپیرایتێک لەسەرە ئەبێ ئەم لینکە کلیک بکەی بە ئەوەی تەواو بێت و لە ئینستاگرامەوە هاتووە ناوی ئەکاونتەکە وەکو ئینستاگرام فەیک بوو بەڵام سپام بوو هەستم ڕاست بوو منیش تەمانم تۆزێک کەمتر بوو منیش کێشەی کۆپیرایتم هەبوو لە تیک تۆک یعنی زۆر ترسام وتم ئەو نۆ کۆپیرایت کلیک یەکسەر چوو بۆ لای لینکی ئەوان ئەکاونتەکەی من یانگرتووە پاسوردەکەیان گۆڕیوە تەواو من ئێستا لە دەروی ئەکاونتی خۆم بوو ئەوان ئەکاونتی خۆم یانگرتووە یەکسەر دەستپێیان کردووە لەسەر ستۆریەکەم و نامەیان نردووە بۆ چەند کەس ئاڵەی تورکیا لەگەڵ چەند جنوو لەبارەی کوردستان وتیان کوردستان شتێک نییە جنوویان کردووە لەبارەی کوردستان ئاڵەی کوردستانیان نردووە ئیمۆجی وڵف ئەوە چی بە کوردی گورگ نردووە چونکە هی تورکەکانە پارتیەکی گورگە بۆرەی پێ دەڵێن ئەو شتانیان کردووە لەگەڵ ئەکاونتی خۆم و زۆر تووڕە بووم سپاس بۆ خوا ڕێگەیەک هەبوو بە ڕێگای ئینستاگرام بە ڕێگای وەکو نازام شتێک هەبوو کە ڕسمی خۆمم نرد بۆ ئینستاگرام بۆ ئەوەی ببینێ کە دەموچاوی من ئەمەیە ئەکاونتی خۆمە لە دەستی من نییە بیگرە یعنی ئەکاونتەکەم گرتووە دووبارە و یەکسەر ڤیدیۆ دروستم کردووە بەڵام لە پێشەوەی ئەکاونتەکەم گرتووە لە ڕقمی خۆم لە وەتساپی خۆم مێسجم بینیوە وتیان ئێمە لە تورکیاین ئەگەر تۆ ئەکاونتی تۆتەوێ ئەبێ پارە بۆمان بنێری ئەگەر نا یەکسەر ئەچینە ئەکاونتی خۆت و لەسەر هەموو شتێک پۆستەکەین لەبارەی تورکیا و لە دژی کوردستان پۆستەکەین منیش وتم ئەمە چییە من خۆم 7 ساڵم ڤیدیۆی کۆمیدی دروستەکەم بە کوردی ئەوە بۆ تووڕەبووی لەگەڵ من بەڵام بینیم کە تورکیا کێشەیان هەیە هەر ئەگەر من ئەڵێم سەریکە ئێستا باوە تووڕەبوون ئەگەر من بچمە ئێستانبول ئێستا فرۆکەخانی ئێستانبول وە بزانم یەکسەر بە سنایپەر ئەڵێن ئاسوورە هاتەوە چونکەوە نابێ دەبێ بیشاریەوە نازام تورکیا کێشەی زۆر گەوریان هەیە لەگەڵ حکوومەتی ئێرانیش ئەوەن دەسەڵاتیان هەیە و بە تایبەتی بەڵێ هەندێک کەس ئەڵێن ئاگادار بە وەکو شتێک مەڵێ لە دژی حکوومەتی ئێران کاتێکە ئەو ڤیدیۆی ژینەم کردووە دانێکی تازەشم کردووە 2 ڕۆژ دوای ئەوە بە زمانی فارسی من سکریپتێکم هەبوو نووسراوە بە زمانی فارسی قسەم کردووە بۆ حکوومەتی ئێران وتم ئەمە نابێ خەڵکی کوردستان بژیت و نابێ ئەم شتانە بکەیت و ژینە وەکو بۆ هەتەهەتەیە لەناو دڵمان زیندووە بە فارسی وتووە و باوکو دایکم وتیان کوڕەکەم ئەوە تۆزێک تۆ ناترسیەوە چونکە ئێران وەکو ئەتوانن تۆ بکوژن وتم بەس بەجددی ناترسم ئەزانی بۆ دوو شت ئەڵێم یەکەم شت چونکە من ئەمریکیم یعنی تۆزێک چۆن بڵێم بە پارێزترم like I'm safe پارێزراو چونکە حکوومەتی ئەمریکاش زۆر پاسپۆرت ئەمریکیە و ڕەگەزنامە ئەمریکا ئەگەر ئێران ئێستا هات بۆ لای ئەم ستودیۆ و منیان کوشت وە بزانم ترامپ و بایدن چونکە نابێەوە چونکە ئەمریکاش زۆر بۆکو لەگەڵ خەڵکی خۆی زۆر بۆکو باشە ئەمانیە باو شێوە بەڵام شتێکی تریش ئەڵێم ئەگەر من ئەمەش هیوادارم کە نەڕوویە چونکە من لەگەڵ ژیانەکەم ئەتوانم شتێکی زیاتر بم بۆ کوردستان بەڵام ئەگەر من بەیانی ئەگەر حکوومەتی ئێران هاتم بۆ هەولەت منیان کوشت ئەڵێم باقۆتر بێ و باشتر بێ بۆ کوردستان بۆ سەربەخۆی بۆ سەرکەوتنی کوردستان سەربەخۆی کوردستان چونکە بینیمان لەگەڵ ژینە ئەوە تراجدی بوو بەڵام بە ڕێگای ئەو تراجدی کوردستان پێکەوەتر بوو ئەها بەهێزتر بوو چونکە کاتێک کە کوردستان ئەتوانن پێکەوە بن بڵێن ئەمە خراپە ئێمە کوردستانین ئێمە زیندوین ئەوە گەورەکەنەوە یعنی بۆ نمونە ئەگەر حکوومەتی ئەریانە حکوومەتی تورکیا منیان کوشت یەکسەر ئەڵێن بە هەموو کەس خوا ڤیدیۆ دروستکە بەڵام کوڕە بۆ کوردستان مردووە بەستە کوردستان شەڕ بکەن بۆ ئازادیەکان یعنی مردنیشی زۆر لە ئاساییە بۆ کوردستان هیچ ترسن نییە ڕقی تورک بۆ کورد بۆچی دەگەڕێنەوە هیچ تێناگەم بەشتی هەر ڕێسیزم لە ئەمریکاش 100 ساڵ لەماڵ پێش و ئێستاش هەر وایە لەگەڵ سپی پێست و ڕەش پێستەکان تێناگەم بۆ جیاوازی چییە ئێمە هەمومان ڕۆڤین هەمومان کولتوری خۆمانمان هەیە هەمومان شتێکیمان هەیە خێزانمان هەیە نازام کێشەکە چییە ئێستاش ئەزانم لەوانەیە بە پارەیە چونکە کوردستان ها لە ڕووی ئابووریەوە پێترۆڵ نەوت و ئەو شتانە و بە تایبەتی چونکە لە تورکیا چەند میلیۆن کەسن 25 میلیۆنن کورد یعنی ئەگەر کوردستان بوو بە وڵات تورکیا وابزانم بە نیوەی وڵاتەکەی ئەڕوا بۆ کوردستان لە تورکیا کوردستانی باکوور ڕەنگە نزیکەی 50 میلیۆن کەس بن تەنیا لە
ئەوێ پارچە گەورەکەی کوردستانە وابزانم تورکیا ئەڵێن وەکو ناترسین بەڵام وابزانم ئەترسن چونکە 5 ملیۆن کەس ئەگەر بەیانی وتمان کوردستانە بێ وڵاتێکی خۆمان بگرین و ئێمە ئەگەر تۆشڵی نا ئێمە تۆ ئەکوژین ئەترسن مەترسیە لەسەر ئەوان بەڵێ ئاشتانە ناکەین نا اینجا هەر لەسەرەوە هەر لەسەرەوە پرسیارم هەیە ئەسە نمونەوەمە باسمان کرد وڵاتانی دەور بەرمان بە چ شێوازێکن هەرچەندە نامێ بابەتەکە بە مەسەر ڕەگەزپەرستی بەڵام لە کوردستان پێکەوە ژیانێکی زۆر باشەیە نمونە زۆربەی ئەو نەتەوانەی کە لە کوردستان هەن و هەم ئاینەکانیش کە جیاوازن لە کوردستان بە شێوەیەکی زۆر ئاشتیانە دەژین بۆ ئەو شتە بۆ تۆ سەرنجڕاکێش نەبوو زۆر سەرسان بووم چونکە لە هەمان شێوە کاتێک کە سێری ڕووداوەکانێکی لە ئەمریکا و میدیاکانێکی ئەیبینیت کە ئەم شوێنە خراپە بۆ ئەو شتانە وەکو بۆ کوشتنی ئافرێتان و داعاش و نازانم وەکو بە ئینگلیزی ئەڵێن extremists لێرە ئەڵێن ئەترسن ئەمریکا بەڵام کاتێک کە گەشتمە ئێرە بینیم کە من هاتم وەک ئەمریکیەک وەک ماسیحی من خۆم ماسیحی من موسڵمان نیم ئەوش زۆر جیاوازە لە خەڵکی کوردستان زۆر بێیان موسڵمانن کاتێک کە هاتم زۆر سەرسان بوو من بە ڕوونی باسم کردووەتم من ماسیحیم کابرەکە لە ناو تاکسی شۆفەری تاکسی بۆ لێیان هەر لە ڕێستۆرانێک دەڵێن ئەو زۆر چاکە خۆشحاڵ بووم منیش موسڵمانم هیچ کێشان نییە قساکەین ئەڵێن ئەو باوەڕەکەی تۆ چییە ئەو زۆر باشە بۆ ئێمە ئەمەیە یعنی من وتم ئۆکەی من باوەڕم هەیە بە ئیسا ئەو ئێمە پێغەمبەرێکی ئێمە محەممەدە ئۆکەی زۆر چاکە قسەمان کردووە هەر ئەوە وتم زۆر گرنگە کە وڵاتەکانی تریش ئەتوانن ئەوە ببینن چونکە بۆ نمونە بە تایبەتی من ئەگەر چم بۆ ئێران یان بۆ سعود ئەگەر من وتم من باوەڕم هەیە لە ئیسا مەبزانم کێشەی لە سجن ئەچم بۆ سجن تاوا وڵات بۆ وڵات دەگۆڕێ و شوێن بۆ شوێن دەگۆڕێ شارەکان و بەڵام ئەڵێن کوردستان لە ئەوە لە کاتی خۆ چۆن بڵێم it's ahead of its time لە داهاتووە ژیە لە داهاتوو دەژیە پرۆگرێس هەیە یعنی زۆر گرنگە وابزانم ئەوە واتوانین هەر ئیش ماوە کوردستان پرفکت نییە مەزبوط نییە بەڵام ئەتوانین بەردەوام بین وابزانم کوردستان لە وڵاتەکانی تری ئەم پارچی زێوی بەردەوامترە ئێستا سەرکەوترە لەگەڵ ئەو شتانە کۆمەڵک ڤیدیۆی لەسەر بابەتی کللتوری کوردیش دەکەی هەندێک ڤیدیۆ تێ لەسەرەوەی لێگەڕێ با ئایدی خۆمان بێ یانەوەی کە کڵاوەکە هەم پێشکەشت بی نایدێ ئەو شتانیان سایق تەکسی کە دەڵێ تاو شوێنم ببە دەڵێ نالێی گەڕێ چۆنە قرار داوکە ڤیدیۆ لەسەر ئەو بابەتانە بکەیت زۆر بینیم کە کاتێک کە ڤیدیۆ ئەکەم لەبارەی شتێک کە زۆر کوردەواریە یەکسەر ئاکتیڤەکە بەرزە یەکتر هەموو خەڵک دەڵێن ئەو چۆن نەزانی ئەمە ڕێک لای ئێمەوە چۆنە ناسی ئەو شتانە یعنی هەموو کەلبیرێکەمەوە لەبارەی شتێک کە لەوانەیە کۆنێکشنم هەبێ بۆ کولتوری کوردستان و بۆ خۆم یعنی کاتێکە لە کوردستان بووم 100 جار چوومە ناو تاکسی 200 جار کاتێکە لە کوردستان بووم ئەو شتانم کردوتم وەڵا جلی کوردیەکانی زۆر جوانن یەکسەر وتیان بۆ تۆ وتم چۆن ئەو ئەمریکا زۆر سەیرا ئەوە شتانە ناکەن ئەو کەیسی مۆبایلەکە زۆر جوانەوە کوردستان جانەکەم بۆ تۆش ئایفۆنت نییە بەڵام هەر تێناگەم ئەو شتانە نازانم زۆر حەزلیە و وابزانم بۆ ڤیدیۆش زۆر بە تایبەتی بەقۆتە چونکە من خۆم ئەمریکیم بەڵام ئەو شتانە ئەناسم چونکە لە 7 ساڵەوە لێرە بووم بۆ 7 ساڵ اینجا وابزانم بۆ بە تایبەتی بۆ کۆمنتەکان زۆر پێم خۆش بوو چونکە هەموو کەس وتیان ئەم کۆرە چۆن ئەم شتان نازانێەوە کوردستان فوڵ نازانێ یەک بابەتی تر سوورە ڤیدیۆیەکت کردبوو زۆر پێم جوان بوو لەسەر ئەمریکا ئەوەی کە خەڵک لە سۆشیال میدیا دەیبینن ئەوەی لە ڕاستیش ئەمریکا هەیە منە بە تایبەت لە کوردستان ڕەنگە ئەو بەریەکەوتنەش هەبوو بیتن بەشێک لە خەڵکی کوردستان وا دەزان نمونە ئەمریکا بەهەشتا هەموو شتێکە کوردستان جەهەنەمە هیچ نییە تۆ تێڕوان چییە دەربارەی ئەو بابەتە سەریکە منیش ئەمە زۆر باسم کردووە بۆ خەڵکەکانی تر چونکە هەموو کاتەڵێن ئێستا تۆش بوویت بە کورد ئەمریکت خۆش ناوێ نانا وان نییە لە هەمان شێوە منیش خۆشەویستێکی زۆر گەورەم هەیە بۆ ئەمریکا وڵاتی خۆمە کولتوری خۆمە منیش ئەمریکیم تێگەی وەکو بژی ئەمریکا بەڵام ئەمریکا ئێستا ئازادی هەیە پارە هەیە مەعاشیان هەیە ئیش هەیە وەکو چۆن بڵێم بۆ بزانم ئیشی ئەمریکا باش بوو پێویستیان نییە بە کوڕێک کە ڤیدیۆ دروستەکە لە بژی ئەمریکا هەیە تێگەی وەکو ئەو ئیشە هەیە زۆر 100,000 کەس بە تەمانی خۆم ڤیدیۆ دروستەکە لە بژی ئەمریکا هەیە کوردستان وابزانم پێش من ئەمریکیەک نەبوو کە ڤیدیۆ دروستیان کردووە
چەند ئەمریکی هەیە کە بە کوردی قسە هەوڕەکانی منیشم هەیە لە سلێمانی چەندانە هەیە بەڵام ڤیدیۆ دروستیان نەکرد و بە تایبەتی ڤیدیۆ لەبارەی وەکو کوردی کوردستان و کولتوری کوردستان دروستیان نەکرد یعنی بۆ من وتم گرینگە کە لێرە بە تایبەتی لەبارەی کوردستان قساکەم و بە هەمان شێوە هەموو کەس لێرە لە کوردستان وڵێن ئەمریکا بەهەشتە من شەڵێم لە هەمان شێوە ئێرە کێشە هەیە ئەمریکاش کێشە هەیە پەرفێکت نییە ئەبێ بزانن لە ئەمریکا ژیان ئیشە هەمووی ئیشەکەن سعات 6 هەستن لە خاو تا 5 تەواو نابن لەگەڵ ئیش یعنی بەڵێ جوانە پارە هەیە بەڵام زۆر ئیشەکەن زۆر مەشغوڵن وەکو ژیانی هەندێک پارچەی ژیانی ئەمریکا ناخۆشە و بە تایبەتی بۆ خەڵکی کوردستان ئەگەر چوون بۆ ئەمریکا لەوانەیە بەڕوونی ئەبینن ئەم شتانە چییە ئەوە چییە ئەمە چییە مەمزانی ئەمە بەهشتە وەمزانم هەر دانیشین و نانی خۆشە خۆین و تەواو بەڵام وان نییە بێ ئەمریکاش جیاوازە و کێشە هەیە و مەزبوط نییە هیچ وڵات مەزبوط نییە کوردستانیش پەرفێکت نییە کێشە هەیە ئەمریکاش کێشە هەیە بۆیە هەموو کات لە سۆشیال میدیاکە قسە ئەکەم لەبارەی ئەو شتانە بۆ ئەوەی خەڵک ئەتوانن بزانن کە من با ئینگلیزی ئەڵێن unbiased من شتێک ناڵم هەر ناڵم کوردستان پەرفێکتە چونکە من زۆر کوردستان خۆشەوێ کوردستان هیچ کێشە نییە وانە من ئەمریکیم من کوردستانە ناسم ئەزانم کوردستان کێشە هەیە ئەزانم ئەمریکا کێشە هەیە یعنی لەناو ڤیدیۆکانی من ئەبێ بەڕاستی قسە بکەم درۆ ناکەم لەناو ڤیدیۆکانی من بۆیە ئەو شتانە ئەڵێم بابینە سەر بابەتی هونەریش خۆت لە زۆر شوێن وەک گۆرانی بێژ دەردەکەوی باشە گۆرانیشت هەیە و حەز دەکەی ببی بە گۆرانی بێژیش زۆریش هەوڵت داوە بەڵام نازانم پێت بڵێم گۆرانی بێژیانە ڕاتیە دەربارەی گۆرانی کوردی گوێ لە گۆرانی کوردی دەگری هەندێک کات زۆر بێکات گوێ لە گۆرانیەکانی مۆدەرنەکەم تازەکان و هەموو کات کە ئەوواڵێ مەڵن سورە نامێ ئەوەی کۆنەکان گۆری حەسەن زیراک و ئەوانە چەند گۆرانی حەسەن زیراکە ناسم زۆر حەزم لێیە بەڵام خۆم بە ستایلی خۆم گوێ لە گۆرانی ئینگلیزی و تازەکانی کوردی ئەگرم و هەندێک کات ئەسپانیش بەڵام بەڵێ کورد بۆ نمونە گۆرانی چییە؟ بابی من ئەو گۆرانی حەسەن گۆرانێکی زۆر خۆشە و گوێ لێ ئەگرم یعنی بەڵێ ئەناسم و ویستم گۆرانی بڵێم بەڵام مەمزانم دەنگی من بۆ گۆرانی کوردی نابێت دەنگی من زۆر بە ستایلی ئەمریکایە خۆی ستایل هەیە ڕەنگە ستایل تو زیاتر لەگەڵ مۆدێرنەکانی ئێستا بگونجێت پەیامت چییە بۆ گەنجانی کورد پەیامەکەم ئەمەیە وەکو وتم کوردەواریەکەت و کولتورەکەت لە بیر مەکە توانم بڵێم لە بیر مەکە لە بیر بیپارێزە لە بیری مەکە بیگرە چونکە زۆر گرینگە کولتورەکەت گرنگترین شتانی لە ژیانێکی ئێمە چونکە ئەگەر تۆ کوردیت ئەبێ کورد بیت لە دەروەی وڵات لە ناو کوردستان لە سۆشیال میدیا لەگەڵ هاوڕەکانتان لەگەڵ ئەمریکیەک ئەگەر من هاتم ماڵی ئێوە بە ئینگلیزی قسە مەکە من کوردیەزان بە کوردی قساکەیتەوە ئەگەر ئەتەوێ ڕاهێنانێکی بە ئینگلیزی قسە بکەی فەرموو بەڵام بەجدی گرینگە کە زمانەکانتان کولتورەکانتان و ئاڵای کوردستانیش گرنگترین و گەورەترین شتانیە لە ژیانێکی ئەوە چونکە وەبزانم کولتوری کوردستان زۆر جوانە بەڕای من جوانترین کولتورەکە لە ناو ژیانی من بینیمە لەم زێویە و ئەوە کێشا بێت ئەگەر ئەو کولتورە نەپارێزرێت و ڕوون نییە لە کەسایەکی لە کەسە کۆتا پرسیارم با ئەوە بێتن چ شتێکی کوردستانت زۆر خۆش دەوێ و چ شتێکی کوردستان دڕغلەیە باش بەس پێکەم لەگەڵ خۆش نا ئەوە کۆتایی بێ با کۆتای خۆش بێ یعنی ئێستا پێکەم لەگەڵ وەکو ئەمەش هەر ڕقم لامان نییە بەڵام ئەڵێم حەزت پێی ماوە لەگەڵ ئەمەش زۆر بەجوانی لەم ماوەی 3 ساڵ زۆر باشتر بوو بەڵام لەگەڵ ڕێزگرتنی ژنان وەبزانم لەم پارچەی زێوی the Middle East Asia ئەوە کێشەیە چونکە کەس هەیە بە کۆناییوە 100 ساڵە ماوە پێش وتیان ژن نابێ قسە بکەن هەر دانیشە بڕۆ خواردن دروستکەوتەوە ئەوەش نابێ ژنان هەر وەکو من مرۆڤن یعنی وتم لە کوردستان ئێستا زۆر سەیرە لە 2021 لێرە بووم ڕۆشم بە ئەمریکا کاتێکە گەرامەوە 2024 ئەیبینم کە ئیشی زۆریان کردو ئێستا ژنان وەکو ئەیبینم مدیری کەناڵ هەیە کە ژنە باشترە پەشمەرگە هەیە ئەوە پەشمەرگەی ئافرێتان هەیەەوە ڕێز ئەگرن بەڵام هەشتا ئیش ماوە تێگەی لەگەڵ هەر لە ئەمریکاش ئیش ماوە لەگەڵ ڕێزگرتنی ئافرێتان ئەوە شەڕە بۆ 100 ساڵەوە هێشتا ئێستا هەر هەمە شتانەیە بەڵام کوردستان وەکو پرۆگرێسی زۆر بینیوە و منیش هەر ئەمە بڵێم سپاسی کوردستانەکەم بە ئەو شتانە و بەردەوام بن چونکە هەر کاتێک کە وڵاتێک هەیە کە ژن و پیا و وەکو یەکن بەردەوام بن سەرکەوتن بن سەرکەوتوو بن
ئەی شتە خۆشەکە ئەی ئەوەی کە بێت خۆشە هەموو کات دەڵێم ڕۆحی کوردستان زۆر وەکو دڵسۆزە توانم بڵێم ڕۆحی کوردستان دڵسۆزە جوانە میهرەبانە جیاوازە لە هەموو کەسایەتیەکەی وڵاتەکانی زۆر جیاوازە چونکە کوردستان میوانداریەکەی کوردستان بۆ ناگەر من چمە لای ماڵێکەڵم یابراخم وارە سوورە دانیشەم یابراخ دروستەکەین ئەگەر لە دەرەوە مڵن وارە دانیشە چای بخۆبەر ئێرە ئەوەش زۆر جیاواز و بە تایبەتی هەر لەگەڵ ڤیدیۆکانی من هەر گەنجێکی ئەمریکیم بە کوردی قساکەم و ئەوانە هەموو کەس ئەڵێن سوورەت تۆمان خۆشە و ئەوە زۆر سپاسی تۆکەن ئەڵم بۆ چی کردووە هەر زمانەکەی کوردی فێر بووم و قساکەم لەبارەی زمانی کوردی من هیچ نەکرد من هیچ نیم بەڵام چونکە کەسایەتیەکەی کوردستان ئەوە نادڵسۆز و ئوشتانە یەکسەر کە من ئەبینم بە زمانی خۆیان قساکەن ئەڵێن تۆمان خۆشە و وەرە ئەوەنجا لەگەڵ ڕێز هاتمە هەولێر لەگەڵ ڕێز هاتمە سلێمانی و دانیشتو بووم قسەم کردووە چام خواردووە و نازانم زۆر پێم خۆشە کە چونکە من کوردستان زۆر خۆشمەوێ ئەوانیش من خۆشیان ناڵێم وەکو ئەمە یەکەم جار بوو بە ماوەی 3 ساڵ کە دووبارە هاتمە کوردستان و زۆر دڵخۆش بووم کە من کوردستانم زۆر خۆشە و ئەوانیش منیان خۆشەیە و زۆر شتێکی باش بوو من دەست خۆش بێ زۆر خۆشحاڵ بووین سوورە گیان زۆر بەخێر هاتی دووبارە سوپاس